لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحام لواني 262 لوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان و مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. بەڕێ خۆشەویستان، خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمێ وەلتەکن منکم ئوممە، با لەنگۆ ئوممەتێک هەبی، کۆمەڵێک و ئوممەتێک و تاقم و جەماعەتێک هەبی، یەدعونە ئیلە الخەیر، بانگەواز بکە لە بۆ خەیر، وەیەمڕونە بالمەعروف، فەرمان بە چاکە بکە، وەیەنهەونە عەنی المونکەر، ڕێگری لە خراپە بکە، وەئولائیکە هم المفلحون. ئەوانەشن ئەوەی کەوا ئەو سیفاتانەیان لێ دێتە جێ، باڵێن بانگواز دەکەن لە بۆ چاکە، فەرمان بە چاکە دەکەن و هەروەها ڕێگری لە خراپە، هەر ئەوانیشن سەرفرازی دنیا و قیامەتن. بەڵێ خۆشەویستان، وەلتەکن منکم ئوممە. ئوممە طبعا لە قورئانی پیرۆز بە چەند مانایە کاتی ئەوەی کە لێرەدا مەقسوودە، ئوممە واتە بە معنای تائیفە دێ، بە معنای کۆمەڵ دێ، بە معنای جەماعەت دێ. وەلتەکن منکم ئوممە، با لەنگۆ ئوممەتێک هەبی. ئوممە بە معنای تائیفە و جەماعەت دێ، لەبەرەوەی لە ئەممە یەئوممو واتە لە قەسدەوە هاتێ، واتە تائیفە و جەماعەتێکی وابن کەوا خەڵک ڕووتان تێ بکە، لۆی پێوی گوترێ ئوممە. وەلتەکن منکم ئوممەة یەدعونە ئیلە الخەیر. ئەوجا لێرەدا با ئوممەتێک لەنگۆ هەبی، تائیفەیەک لەنگۆ هەبی کەوا یەدعونە ئیلە الخەیر، بەو کارە چاکانە هەڵبستی. لێرەدا زانایان دەفەرمون منکم، ئایا مینەکە تەبعیضیە یان بەیانیە؟ ئەگەر بڵێن تەبعیضیە واتە لێرەدا ئەو کارێکەوە لەو ئاەتەدا باس کرایە، واتە دەعوەکردن و بانگەوازکردن لە بۆ خەیر و فەرمان بە چاکەکردن و هەروە ڕێگریکردن لە خراپە فەردی کیفایە. ئەگەر کۆمەڵێک لەنگۆ پێی هەڵبستن لەسەر هەموو ئوممەت واجبەکان لا دەکەوی. هەندێک لە زانایان دەفەرمون وەلتەکن منکم، مینەکە بەیانیە، بەیانی جنس دەکەواتە هەمووتان ببنە ئەو ئوممەتەی کەوا يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر. كواتير دا دبيتا فرديشي عين واتا هموتان بيوست بنا أمته، هموتان ببنس أو أمتا كبراستي زورش للمفسرين أوي تفضيل دكات ياخذ أوي ترجيح دكاتا يتر بهر حال هوردو مانا لخوي دقري تكا فعلا ئەگەر بە مانای دۆمیلێک بدەین و هەر کەسێک لە توانای خۆی لە قەدەر توانای خۆی پێویستە ئەو فەرمانە جێبەجێ بکە، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی بەلغوا عنی وەلەو ئایە، لەلایەنی منەوە هەر کەسێک لەنگۆ یەک ئاەتی پێگەیشتە پێویستە تەبلیغ بکە، هەر کەسێک لەنگۆ یەک ئاەتی پێگەیشتە پێویستە تەبلیغ بکە. ئیتر وەکو زانایان باز لە شروط دەکەن، بەڕاستی شروطی داوەکردن و بە تایبەتی فەرمانکردن بە چاکە و ڕێگەگرتن لە خراپە پێویستە ئەو کەسە عیلمی هەبی، بەبێ عیلم بەڕاستی ئەو کەسە کەسێک داوە بکە یاخود فەرمان بە چاکە بکە، ڕێگە لە خراپە بگری، بەبێ عیلم واتە جەهلی هەبی بەرامبەر بە قەزێک ئاخر فەرمان بە چ دەکە؟ خۆی گرتفن وەلا تەقف ما لەیسە لەکە به علم، کەواتە لەسەر شتێک مەوەستە و شتێک مەڵێ کەوا عیلمت پێ نییە، عیلمت پێ نییە، پێویستە عیلمت هەبی، علمت هەبی واتە کە داوە دەکەی داوە لۆ چ دەکەی؟ پێویستە علمت بە شتێکی بۆ داوای لۆ بکەی، و هەروە علمت بە شتێکە بکەوە معروفە ئەوجا فەرمانی پێ بکەی، علمت بە شتێکە بکەوە مونکەرە ئەوجا ڕێگری لێ بکەی، کەواتە پێش هەموو شتێک پێویستە علمت هەبی، و هەروەها علمت هەبی بە حاڵی ئەو کەسەی کەوا قسەی لەگەڵ دەکەی، یاخود فەرمانی پێ دەکەی بە چاکە، یاخود ڕێگری دەکەی لە خراپە، کەوا بزانین داخۆ فعلا ئەو کەسە فعلا فلانە معروفی کردیە، ئەگە کردیتی تەواو ئەتوش دەستخۆشی لێ بکە، گەنەی کردی ئەوجا فەرمانی پێ بکە. فلانە مونکەر فعلا ئەنجامی دایە تاوەکو تو نەهی لێ بکەی یان نا، ئەگەر ئەنجامی نەدابوو پێویست ناکە لێ هەر نەسیحەتی دەکەی، بەڵام ئەگەر ئەنجامی دابوو یاخود لە کاتی ئەنجامدانی دابوو بە مەراحلەکانی ئەمر بالمعروف و نەهی عن المونکەر لەگەڵی پێداوەرە، کە وەکو معلومە کەوا
ئەگەر دەسەڵاتە و بەدەست پێویستە بیگۆڕی هەر منکەڕە ڕوویدا، ئەگەر نا بە زمان پێویستە نەسیحەت بکەیت، ئەگەر نا ئەضعف الئیمان پێویستە بەدڵ پێت ناخۆش، بەڕاستی زۆر زۆر مهمە. پێویستە بەدڵ ئەو هەموو منکەڕاتە ئێستامە لە زوروفێکدا دەژێت ئەو هەموو منکەڕاتە وەکو دەڵێ هەرکووی ڕاست و چۆپ ئاور دەدەیەوە ئیلا ما ڕەحیمە ڕەبی ئیلا منکەڕات دەبینی. پێویستە ئینکاری منکەڕ بکەیت. ئەگەر لە توانات دانێ بەدەسەڵات ئەوە پێویستە بە زمان، ئەگەر بە زمانیش پێت ناکرێ پێویستە بەدڵ ئینکاری بکەیت. یان نەگاتە ئەو حەدەی لە بەرەوەی لە حەدیثەکەدا دەفەرمی وەلەیسە وەراء ذلك مثقال ذرة من ئیمان. کەواتە ئەگەر کەسێک بە دڵیش منکەری پێ ناخۆش نەبی هیچ ئیمان لە دڵی ئەو کەسەی نەمایە، هیچ ئیمان لە دڵی ئەو کەسەی نەما. کەواتە بەدڵ پێویستە پێت ناخۆش بە ئەو منکەڕاتە هەیە. ئەگەر هیچیش پێ ناکرێ یعنی پێویستە ئینسان ئاگادار ئیمانەکەی خۆی بچکە لە دوای ئەوەی کەوا بە دڵیش ئینکاری نەکات کەواتە ئیمان لە دڵی نەمایە. خوا نەخواست جەلوێ تەماشا کە ئێستا يدعون إلى الخير لێرە دعوەیە بە قەولە يأمرون بالمعروف وەکو زانایان دەفەرمون لێرە ئەمرە ويأمرون بالمعروف وينهون عن المنكر دەستگرتنە لێرەش قەدەغەکردنە. ئیتر هەر کەسە لە قەدەر توانای خۆی ولتكن منكم أمة يدعون إلى الخير خير هەموو ئەو شتانی کە خوا نارتی سبحانه وتعالى ئەوەی کە فەرمانی پێکردێ لە قورئانی پیرۆز و هەروها لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە سنەی صحیحی پێغەمبەر هەموو ئەوانە خەیرە، هەموو ئەوانە خەیر، هیچ خێرێک نییە ئیلا خوای لە قورئان و لە سنە لە بۆمانی بەیان کردێ دەیانگۆش دعوە بکەن و بانگەواز بکەن لە بۆ ئەو خەیرە تاوەکو خەڵکی لە ژێر سای ئەو خەیرەدا بحەوێتەوە لە دنیا و لە قیامەت بحەسێتەوە بەختەوەر بی. ولتكن منكم أمة يدعون إلى الخير با هموتان ياخذ كمالك لنقو أو أمة بن أجر بو تفسيرش لك بدينا كوا منك تبعيضية واتا فرض كفاية أو كمالك كوا هل دستن بو اشتبه راستي أزرب هذاش شيء زور لو خويان دبن بيوست لسر باقي أمتيش يارمتيان بدا أو كوان بيوست لقليان دابي تعاونيان بكاتن تاوكو أو كارا بهميان بيكوزا راي برينن. ولتكن منكم أمة يدعون إلى الخير براس دعوة كردن لبو خير وقت ما خير دنيا وقيامة بيست بانقواس هبي لبو خير ويأمرون بالمعروف تساكك فرمان كردن بتساكك بهمو تساكك أو إخوة بتساكي دانا وينهون عن المنكر نهي لمنكر بكرة قد غل منكر بكرة وقت ما كسوا لقدرت وأنا أخوي وأولئك هم المفلحون. طبعا تندين آياتها ياخذ سندين آياته فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم لسر أو بابته فرمان كردن بتساكا ورقا قرتن لخرافة قضية شي زور قورية زور تأكيد لسر كرايته سونك أجر فرمان بتساكا نكريو رقا لخرافة نقري رقا لخرافة نجيري أو براستي هر همو سر زي بر لخرافة دبي يعني يقلو نموناني كبيان صلى الله عليه وسلم باز دكاتن زور نمونية شي جوانا كاتيكوا خلشي همو يدشبهيني بويكوا همو لناو يك كشتي دانا ئەو کەشتیە هەموو ژیانە هەمووی لە ناو یەک کەشتیدانە هەندێک لای سەرەوەن هەندێک لای خوارەوەن دەفەرمی ئەوانەی خوارەوە ئەگەر شتێکیان بوێت دەبی بچنە لای سەرەوە داوای ئەو شتە بکەن ئاویان بوێ پێویستە بچن لای سەرەوە داوای ئاو بکەن دەڵێ یەک لەوان لەوانەی لە خوارەیە دەڵێ باشە مەلۆچە هەموو جارێ بچینە لای سەرەوە ئاو بینین و ئەو جەبینەوە خوار ناوەڵە لە لای خۆمە کونێک دەکەین لەناو بەحری نەمە با لەو کونە ئاو بێتە ژوورێ پێویستمان بۆی نەبیکەوە هەموو جار بچنە سەرەوە بگەڕێنەوە. ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ئەگەر بێت و لێی بگەڕێن ئەو کونە بکە لە خوارێ ئەوە دەستی نەگرن هەر هەموو لە نەتیجەدا ئەوەی سەری خوارێ هەر هەمووی پێکەوە غەرق دەبی هەر هەمووی غەرق ئەدی ئەگەر دەستی بگرن دەستی خراپەکار بگرن لە نەتیجەدا ئەویش نەجات دەبی و هەمووشیان نەجاتیان دەبی کەواتە خراپەکارەکەش نەجات دەبی کە دەستی دەگیرێ خراپەکارەکەش نەجاتی دەبی کە دەستی دەگیرێ سنووری لۆدادنێن کەواتە فعلا مثالێکی زۆر جوانە. ئەگەر بێت و خراپەکاران دەستیان نەگیرێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة خۆتان بپارێزن لە فتنە و لە عەزابێک تەنها ئەو فتنە و عەزابەکە هات تەنها تووشی زاڵمان نابی بەڵکو هەر هەمووی دەگریتەوە وەکو لە چەندین حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر عەزاب بێتە سەر ئوممەت و گەلێک و نەتەوەیەک عەزابەکە دێتە سەر هەموویان هەر هەمووی وەکو بە کوردار خۆمان دێت تەڕ و هیچێک پێکەوە دەستێ بەڵام لە پاشێ زیندی بوون هەر کەسەوە لەسەر نیەتی خۆی زیندی دەکرێتەوە بەڵام عەزابەکەمیان دەگری کەواتە ئەگەرمانەوە ژیان دنیامان خۆش بی و لە قیامەتیش بەختەوەر بین پێویستە فەرمان بە چاکە بکەین پێویستە ڕێگە لە خراپە بگیرێ ئەگەر نا کەس فەرمان بە چاکە نەکا و ڕێگە لە خراپە نەگیرێت تەواو دنیا کاول دەبی خێر لە دنیا نامێنێ هەر هەموو خراپە هەموو دنیای دەگریتەوە
کەواتە ئەو کەسێکەوە خودی خراپەکارش کەشە کە دەستی دەگیرێ وەکو ئەو نمونەی کە 500 میلایەوە لە بۆ ویش چاکە چونکە هەتا ئەو لە خراپەکاریبی قوڕی بەسەری دەبێت لە بۆ عەزابی خوای گەورە سوبحانەهو وتعالە بەڵام کە دەستی دەگری لە سنوورێکی لۆدادەنەی یان ئەوتە هەر لە دنیاش تەوبە دەکەی یان ئەوتە هەر عەلە الئەقەل خراپەکەی کەم دەبیتەوە لە مقابلدا سزای کەمتر دەبی لە قیامەتێ کەواتە بەڕاستی ئەگەر فەرمان بە چاکە نەکرێ و ڕێگە لە خراپە نەگرێ ژیانیشمان لێ دەبێتە دۆزەخ و ئەو جا وەالعیاذ بالله مەسیریشمان لە جەهەنەمی باش نابێتن کەواتە ئەوە فەرمانێکی خواییە سبب فەرضی کفایە سبب فەرضی عین بیتن پێویستە ڕانگەواز بکرێت لە بۆ خەیر پێویستە کەسانێک فەرمان بکەن بە چاکە و ڕێگری بکەن لە خراپە ئیتر هەر کەسێک لە قەدەر توانای ئەو فەرمانە و ئەو فەرمانەی خوای گەورە ئەو وازبەی خوای گەورە سوبحانەهو وتعالە مەطلوبە ئەوەی کە دەسەڵاتی هەیە لە هەمووان زیاتر لێی مەطلوبە لە هەموو کەسێک زیاتر بەرپرسیارەتی هەیە بەرامبەر بە خوای گەورە سوبحانەهو وتعالە لەبەرەوەی ئەو توانای هەیە بەدەسەڵاتیش فەرمان بە چاکە بکە و ڕێگە لە خراپە بگری ئەوەی کە توانای نێت تەنها علمی هەیە پێویستە داوە و بانگەواز هەر بکە و هەندێک لە مەراحلەکانی فەرمانکردن بە چاکە بە قسەی خۆش و بە چاکەکردن هەر بکە ئەگەر هەمووشی پێ نەکرێتن ئەگەر ئەوەی با بڵین کەواتە لە قەدەر توانە ئەوەی کەوا دەسەڵاتی نیە خود علمیشی نیە پێویستە عەلە الئەقەل بەدڵ ئینکاری منکەرەکەی بکە ئەگەر بەدڵیش پێی ئەعتیادی بەڕاستی ئەو مشتەرەکە لەگەڵ منکەرەکەی ئەگەر بەدڵیش ئەو منکەراتانە کە دەکرێت پێی ئەعتیادی مشتەرەکە لەبەرەوەی بێدەنجی کردێ لەو منکەراتی ئیتر وەکو گوتمان دیارە پێویستە علمت هەبیتن پێویستە تەقدیری ئەوەی بکەی وەکو زانایان دەفەرمون کاتێک کە منکەڕێک دەتەوێت لا بدەی منکەرێکی گەورەتری لێ بەپاش نەکەوی يعني بەڕاستی ئەوەش مهمە کاتێک کە دەوێت منکەڕێکی لا بدەی منکەڕێکی گەورەتر لێ بەپاش نەکەوی لە بۆ نمونە میثالێکی زۆر جوان دەینێن شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتوخای لەبی لەگەڵ کۆمەڵێک لە مسلمانان بەلای کۆمەڵێک لە تەتارەکاندا دەڕۆن ئەو تەتارانە دانیشتینە عارەق دەخۆنەوە ابن تەیمیە بەبێ دەنجی بەلایاندا تێدەپەڕێن باش یا ئیمام لەبەرچی منعیان نەکرد لە عارەق خواردن ئەوە منکەرێکە ئەنجامی دەن دەڵێ لێیان گەڕێن با عارەق بخۆن باشترە چونکە ئەگەر لە عارەق خواردن منعیان بکەن ئەوان دەچن کارێکی خراپتر دەکەن بەوەی ئەگەر عارەق نەخۆنەوە ئەوە دەچن تەعەدا لە خەڵکی دەکەن ماڵی خەڵکی دەخۆن و لەوانەیە خەڵک بکوژن هەر با خەریک عارەق خواردنەکەی بکەن ببنەوە باشترە کەواتە بعض الشەڕ ئەهون من بعض عارەق خواردنەکان لە بۆ خۆیان خراپە بەڵام ئەگەر لێ نەگەڕێن عارەق بخۆن دەچن ماڵی خەڵکی دەخۆن و دەچن تەعەدا لە خەڵکی دەکەن کەواتە پێویستە ئاگادار بی لە لادانی منکەرێکی گەورەتر بەپاش نەکەوی منکەرێکی گەورەتر بەپاش نەکەواتە ئەگەر زانی لە لادانی منکەرێکی گەورەتر بەپاش دەکەویتن ئەوە پێویستە واز لە منکەرەی بینی کەواتە پێویستە حسابی عاقبەتی قەزیەکەش بکەی ئیتر پێویستە سەبرت هەبی یعنی کەسێک کە لە خۆی ڕادەبینیتن وەکو لە سوورەتی لوقمان خوای گەورە سوبحانەهو وتعالە کە لوقمان وەسیەتی کوڕەکەی دەکاتن وأمر بالمعروف وانهى عن المنكر لدواي يكسر واصبر على ما أصابك صبر بقري لسر وكواتو شدي وزلوك زانان دفرمون فرمان كردن بتاكا وريقا قرتن لخرافة بالتأكيد إيش آزاري دي تري أو كسا أقل لخوي رانا بيني صبر لسر وإيش آزار بقريتن بانيك لا يكلف الله نفسا إلا وسعها نخو زرير زيادة بخوشي لسر دابني لو حالتي إيمانكشي لسر دابني لو حالتي كواتا بەو شێوەی بەو شڕوتانە پێویستە فەرمان بە چاکە بکرێ بانگەواز لە بۆ لای خوای گەورە بکرێ لە بۆ هەموو خێران کە خوا دەیەوێت سوبحانەهو وتعالە بانگەواز بابنە فەرمان بە چاکە بکرێ ڕێگە لە خراپە بگیرێ ئەوانەش کە ئەو صفاتانیان تێدایە وأولئك هم المفلحون أوانن كوا سرفرازا بمطلقي دفرمي وات سرفراز دنيا وقيامة سرفراز دنيا وقيامة أوانا بمطلقي ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم تخوي قرد فرمي أم قول بيست أصل لأمة أويكوا يقدس بن اعتصام بكن ببتي خوي قرد سبحانه وتعالى أو جاء أو أمتتان لبفاش كوا دعوة لبو خيرك فرمان مساكا ورجال خلافة دقري نوق ببيت سوانا ولا تكونوا لو كسانا بمن كالذين تفرقوا وكو أو كسانك وقوت براستي تفرق سيماي أهل الشرك أهل كفرة وكو أو كسانا بمن كوا تفرقوا تفرقيان كردبون باش واختلفوا اختلافج لنوانيان دروزبو دلكانيان ليك جيابوا اختلاف لآراء اختلافيش لدلكانيان دروزبو من بعد ما جاءهم البينات لدواي ويكوا تندين بلغي روشنيان لبوهات بتايبتي بابلين إشارات لبجولك وديان لباشوي
كوا أو حقيان لو هاد أوجا جياجيا بونو فرقة بونو بش واختلف من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم أواني كوا لدواي أو كوا بينات يعني لو هاتيا أوجا تفرقة بكانوا أوجا اختلاف لبينات بيدابي أوانا براسي عذابي زور قوريان لبوهيا إذا عذابي عظيم هم لكميتي هم لكيفيتي هم لكميتي عذابش يكجار زور قوله هم لكيفيتي عذابش زور بإيش وآزار خوابنا أمام ده كوات براسي أوش هرشيش زور ترسناك ديساش تأكيد لويدا كاتو كوات تفرقوا اختلاف إيشي أهلي كفر وأهلي شركة نق إيشي أهلي إيمان وأهلي توحيد بيتن لو هركس الشباب كالدواء وكبينات وبلغي روشن لهات أولا نتيجة ده عذابێکی عظيم و گەورە چاوەڕوانی دەکا خوا پەنامان بدا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.